قەلادزەی. باش. بەڕێزان، ئێستاش بفەرمونون الرحمن الرحيم فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون صدق الله العظيم. الفاتحة. بەڕێزان، ئێستاش فەرمونون لەگەڵ وتاری بەڕێز دکتۆر جعفەر ئیبراهیم هێمینکی جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان با بفەرمێت. بناوي خداي بخشندي مهربان. كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام. صدق الله العظيم. خوش كانم برانم انداماني برلماني كردستان كسو كاري خوالي خوش بو براي بريزمان كاك دكتور شوان قلادزي
برایانم لە سەرکردایەتی و کادران و هاوڕێیان و هەوادارانی بزۆتنەوەی ئیسلامی کوردستان، ئەمڕۆ برایەکی خۆشەویست، ئەندامێکی بەتوانا و هزرمەند و خاوەن هەڵوێستێکی مەردانە و نیشتیمان پەروەرانەمان لە دەستدا. ئەمڕۆ مەرگی دکتۆر شوان قەلاتزی سەرۆکی فراکسیۆنی بزۆتنەوەی ئیسلامی کوردستان لە ناخەوە غەمبار کردین. خوا لێ خۆش بوو دکتۆر شوان قەلاتزی هەمیشە دەنگێکی بەرزی ڕاستگۆیی و دادپەروەری لێبوردەیی داکوکی کار بوو بۆ مافی خەڵکی کوردستان کە دەنگەکە قەت لەبیر ناکرێتەوە و هەڵوێستەکانی جێگای شانازیە بۆ هەمومان وەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان. لە دەستدانی دکتۆر شوان قەلاتزی بەڕاستی زیانێکی گەورە بوو بۆ پەرلەمانی کوردستان، بۆ گەلی کوردستان بەگشتی، چونکە ئەم کاتە گرنگ و هەستیارەدا زۆر پێویستیمان بەتوانا و چالاکی کاک دکتۆر شوان قەلاتزی بوو. حزوری ئەو پێویستیەکی گرنگ بوو بۆ پەرلەمانی کوردستان. بەناوی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، ئێوەی بەڕێز پەرلەمانتاران، گشت فراکسیۆنەکان، سەرجەم ئەندامانی پەرلەمان، سەرخۆشی لە خۆمان و بنەماڵە و کەسوکاری خوا لێ خۆش بۆ دکتۆر شوان قەلاتزی و بزۆتنەوەی ئیسلامی دەکەین. داوا لە خوای گەورە دەکەین بە بەهشتی بەرینی خۆی شاد بکات، سەبووری و دلنەوایی بە هەموو لایەکمان ببەخشیتن. وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. هل لكو تايدا برزان دمويد هندك بيروري خومان بدل لم قوتارا بوي برز باسكي براستي برای بەڕێزمان کاک دکتۆر شوان قەلاتزی هەمیشە لە جوڵانەوە دەبوو، هەمیشەش پیاوی خێر بوو، ئینسانی خێر بوو، گفتاری خێر بوو و ئەمڕۆژ پێش بینە ئێرە یاداشتێکی ئەو کە 15 ئەم مانگەی نووسی بوو ئاڕەستەم کردووە. هەمیشەش بێ یاداش نەدهاتە پەرلەمانی کوردستان، هەمیشە یاداشتی پێ بوو، هەمیشە خەمخۆری ئەو برایە بێ سنوور بوو بۆ ئەوەی دڵسۆزی خۆپیشان بە خەڵکی کوردستان بدات. ماڵ ئاوا دکتۆر شوان قەلاتزی، ماڵ ئاوا برای بەڕێز بات. هەموو لایەکتان بەخێر بن. بەڕێزان، ئێستاش فەرموون لەگەڵ وتاری بنەماڵەی خوا لێ خۆش بوو دکتۆر شوان قەلاتزی کە لەلایەن بەڕێز سەلاحەدین بابەکر دەخێنرێتەوە. با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام. بەڕێزان، سەرۆکایەتی پەرلەمان، یەکەیەکەی ئەندامانی بەڕێزی پەرلەمان، وەزیرە بەڕێزەکان، سەرجەم ئامادەبووان و نوێنەری لایەن و هێزە سیاسیەکان، سەرەتا سوپاستان دەکەین بۆ ئامادەبوونتان بۆ بەشداریکردن و ڕێخستنی ئەو مەراسیمە بۆ کۆچی دوایی خوا لێ خۆش بوو جەنابی دکتۆر شوان قەلاتزی کە بەڕاستی ئێمە وەکو بنەماڵە کەلێنێکی گەورەی بۆ بەجێهێشتین، بەڵام دڵنیام دکتۆر شوان قەلاتزی وەکو کەسایەتیشی ناسراو هەموو خەڵکی کوردستان بۆی بەپەرۆشە و بۆی غەمبارە، چونکە هەر لە سەرەتای لاویەوە
دوای ئەوەی کە کۆلیژی بەجێهێشت تەواو کرد ئەفوەن ڕاستەوخۆ پەیوەندی کرد بە خەبات و تێکۆشان و لە پێناوی وڵاتەکەی و چەکی پێشمەرگایەتی لەشان کرد لە سەرەتا و ناوەڕاستی هەشتاکان. دوای ئەوەش کە بە سەرکەوتووی ئەو قۆناغی بڕی و بەشدار بوو لە ڕاپەڕینەکەش، تەنانەت هەر بۆ یادگاری لە ڕزگارکردنی کەرکووک لە ڕاپەڕینە بەشدارێکی کارای هەبوو لە ڕزگارکردن و بە تایبەتی لە ڕزگارکردنی معسکەر خالیت. قەدەری خواش وا بوو ئەم جارەش هەر لە چوون بۆ کەرکووک و هاتنەوەی گیانی پاچی سپارت بەڕێزیان وەکو پەرلەمانتارێکەوە هەموو ئاگادارن کە شەو ڕۆژ خەریکی خزمەتکردن بوو و بەکردەوە پێم وایە توانی ئەو بەڵێنە و ئەو سوێندەی کە بۆ پەرلەمانتاری خواردبووی بیهێنەتە دی. تەنانەت لەحزەیەک سرەوتنی نەئەزانی، هەرچی بۆنەیەکی خۆش و ناخۆش، هەرچی بۆنەیەکی نیشتیمانی، بۆنەیەکی ئاینی، هەر جۆرە بۆنەیەک هەبایە دەبیندرا کە خوا لێ خۆش بوو دکتۆر شوان قەڵازەیی ئامادەیە لەوێ و هەوڵی ئەوەی ئەدا هەرچی داواکاری و هەرچی شتێک کە بکرێت لە ڕێگای پەرلەمانەوە بۆ هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان دابینی بکات. ئەوە جگەلەوەی سیاسەتمەدارێکی دڵسۆز و ڕازگۆ بوو کە زیاتر لە 30 ساڵ لەو بوارەشا خزمەتی کردووە. لەگەڵ هەموو ئەوانەشدا وەکو کەسێکی زانستخواس و ئەکادیمی لە پاڵ ئەوەش درێژەیدا بە ژیانی مامۆستایەتی و وەتوانی ماجستێر و دکتۆرا لە پسپۆڕیەکەی خۆی کە پسپۆڕی مێژوو بوو بهێنێت. بۆیە دەتوانین بڵێن کەسایەتێکی هەمەلایەنە و مۆسوعی بوو، دەیویست لە هەموو بوارەکاندا خۆی پرچەک و ڕۆشنبیر بکات بۆ ئەوەی بتوانێت زۆرترین خزمەت بکات. داواکارین لە خوای گەورە کە کار و کردەوەکانی قبول بکات و بە بەشتی بەرینی شاد بکات و شوێنیشی پڕ بکاتەوە بۆ خانەوادە و بنەماڵەکەی و هەروەها بۆ پەرلەمانیش. ومێت دەکەین کە ئینشاءالله هاوڕێیانی لە پەرلەمانتار بتوانن ئەو ڕێبازەی کە ئەو هەموو ژیانی خۆی لە پێناوە سەرف کرد کە خزمەتکردنی خاک و خەڵکی هەرێمی کوردستان بوو درێژە پێ بدەن. و ئێمە سەرخۆشی ئەەکەین لە خۆمان و لە پەرلەمانتار و لە بەڕێزان لە سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان و سەرجەم لایەنگرانی. ومێت دەکەین کە ئینشاءالله ئەوە دوا کۆسب و دواخەمی هەموو لایەکمان بێ. ئێمە لە بەردەم موسیبەتی گەورەی مردنە ڕازیین بە قەدەری خوا، هیچ ناڵێن ئیلا ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. والسلام عليكم ورحمة الله. بەڕێزان ئێستاش فەرموون لەگەڵ وتاری بزوتنەوەی ئیسلامی کوردستان کە لەلایەن مامۆستا کامل مەحموودەوە دەخێنرێت با بفەرمێت. بسم الله الرحمن الرحیم. برایان و خوشکانی بەڕێز و خۆشەویست، دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، ئەندامانی پەرلەمانی کوردستان، خوشکان و برایانی ئامادەبوو، بە ناوی ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و خانەوادەی دکتۆر شوانیشەوە سەرەتا سەرخۆشی لە ئێوەی بەڕێزەکەین و پاشانیش زۆر سپاستانەکەین بۆ ئەم مەراسی مەشکۆدارێ، بۆ ئەم مەراسی مەڕێز لێنانە لە ئەدا و ماندووبوونی دکتۆر شوانی ڕەحمەتی. بەڕێزان، ئێمە بەڕاستی سەبووریمان بۆ هات کە بینیمان پەرلەمانتارەکانمان ڕێز لە ماندووبوونی هاوپیشەکانی هاوکارەکانی خۆیان نەگرن. ئەمە سەبوورێکی گەورە بوو بۆ ئێمە بە تایبەتیش لەم هەلومەرجەیە کە کوردستانی تێکەوتووە. ئەوەی کەوترا دەربارەی دکتۆر شوان زیادەیە کە ئێمە بێڵێن جەنابی کاک جعفەر ئەو برایانەی تر کە قسەیان کرد. بەڕاستی ئێمە تەنها ئەوەندە ماوە بڵێن ئەم پیاوە بەڕێزە لە ناو ئێمەیە کەسێکی ناوازە بووە، کەسایەتێکی ناوازە بوو، هەمیشە خاوەنی ڕێی خۆی بوو لە سەرکردایەتی بزوتنەوەیە کە ئێمەدا ئەنیشتین. هەمیشە ئەوەی لە بەرچاوە گرت کەوا بەرژەوەندی خەڵک، بەرژەوەندی کوردستان
بەدەر لە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی و ئەوانە ئەوەی لە بەرچاوە گرت. بۆیە ئێمە لە سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی تەواوی ئازادیمان پێدا بوو کە چۆن ئەدای کاری خۆی ئەکا لە ناو پەرلەمانی کوردستانە بەو شێوەیە ئەدای کاری خۆی بکات. بۆیە کاکشوان تەنها خەسارەتێک نەبوو کە لە بزوتنەوەی ئیسلامی کەوت، بەڵکو خەسارەتێکی گەورە بوو لە کاری پەرلەمانتاری لە کوردستانە. لەخوای گەورە داواکارین کە شوێنەکەیمان بۆ پڕ بکاتەوە و لەخوای گەورە داواکارین کە لە گوناهەکانی کاکشوان خۆش بێەوە بە بەهەشتی بەرین شادی بکە. خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ و زۆر سپاسی ئەوە شەکەینکەوە ماندوو بوون و لێرەیە و لەم ڕۆژە هەستیارە و لەم هەلو مەرجە هەستیارەدا کە ئێستا کوردستانی پیاتێپەڕە بێ و کە داوا ئەکەین لەخوای گەورە هەموو ئەو ناخۆشیانش بەسەر هەموو لایەکمانە تێپەڕێ و ئارامی و ئاسایش بگەڕێتەوە بۆ کوردستان و بۆ ناوچەکە جارێکی کە بە ناوی بزوتنەوەی ئیسلامی. مانەوە دەست پێ دەکەین با بەفەرمو.
Thank you.